من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین لە چەند پرۆژەیەک پێک دێت و سەرتاپەی پرۆژەکانی لە خزمەتی هەژاران و نەداران و خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوکە. یەکێکیش لەو پرۆژە جوانانەی دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری و هیمەتی ئێوەی خێرخواز و بەخشندا بریتێ لە بەشی بێباوکان کە هەموو مانگێک لە کاتی خۆی بە هاوکاریەکانی ئێوە موچەی منداڵانی بێباوکدا بەش دەکات. ئەمانەوێ بزانین هاوکاری و کۆمەچی و دەستباریەکانی ئێوە دڵی چەندەها منداڵی بێباوک ماگانە خۆش دەکات و لەم راپۆرتەدا بیان بینن کە چۆن دڵیان خۆشە و لە کاتی خۆی موچەوەرەگرن. ناو میگەل حەسەنە. سوپاسی بەرنامەکەتان دەکەم، دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بوون. سوپاسی ئەو دەوڵەمەندانە دەکەم کە یارمەتی ئێمە دەدەن. زۆر سوپاسانە. سوپاسی خێرخوازان دەکەین بۆ موچەکەتان کە دەیدەن بە ئێمەش دەیدەین بە جلوبەری بۆ خۆمان. بسم الله الرحمن الرحیم. بەنای خودای بەخشندە و میرەبان ئێمە ئەو بەشین کە ناڵی هەتیومان هەیە ئەم دەستگای خێرخوازیە هەڵدەسێ سێ بەدابینکردنی موچەیمانانە بۆمان بۆ پێداویستەکانی ڕۆژانەمان و تەنانەت نەد لەم کۆرۆنایەشدا هەوڵی یا پێداویستی ڕۆژانەکەمان و ئەو مەعاشەمان بۆ دابین بکە کە خێرخوازان پێمان لە بەخشێدا لە خێرخوازانەکەین بۆ ئەم دەستگایەکە شێوەیەکی نمونەیە یا دەستیان بگرن و هاوکاریمان بکەن لەبەر ئەوەی ئێمە منداڵی بێباوکمان و هەیە لەبەر ئەوە پێویستمان هیچ موچەیەکی ترمان نییە، پێویستمان بۆ مەعاشەیە ئێمە هەموو سەریمانێ ئەم مەعاشەمان بۆ وەری دەگرین تەنانەت لە کاتێک کۆرۆناکەشە بۆیان هێناین بۆ ماڵەوە. من ئێستا 100,000 دینارم هەیە، هەموومانێ وەری دەگرم لەم دەستگای خێرخوازی. خوانێ بڕێخوا ڕزقان بە داوا لە خێرخوازەکانەکەم دەستی ئەم دەستگای بگرن لەبەر ئەوەی موچەکانمان نەبڕێ، چونکە ئەمان هۆیەکن بۆ هاوکاری و پێداویستی ڕۆژانەی نەی ئێمە. ئێمە دەستخۆشی لە برابە ڕێزانەکەین کە هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەکەمانە دەنێ. لە کاتی کۆرۆناکەشا بۆیان هێناوین بۆ ماڵەوانێ و دانەبڕاوین لە مەعاشە. دەستخۆشیان لێکەین و هیوای تەمەندرێژیان بۆ خوازین. دەستەکە کار و کەسابات نییە و دوکان و بازار نییە و مەعاش نییە، ئەمان هەر بەردەوامن لەسەر یارمەتی خۆیان بۆ مناڵی بێباوک. و ئێستا خەڵک وەعزی خراپە، وەعزی باش نییە، وەعزی شڕە، نە ئیشێ نە کەسابات هەیە نە هیچ شتێک هەیە، هەمووی لە ماڵەوەی بەم ڕەمەزانە و ئێمەش هیچ مەعاشێکمان نییە و هیچ یارمەتێکمانێ لەم دەستگای بەخشینەوانە بێ. زۆر سپاسی ئەو خێرخوازانە شەکەم، هیوای تەمەندرێژیان بۆ خوازم و هیوادارم بەردەوام بن لەسەر بەخشینی خۆیان. من زۆر سپاسی یەکەم بەرنامە بەخشین دەستی کردی بە مناڵەکەم. منە سێ مناڵم هەتی و هەیە لە کابینە ژانبوون، کەس دەستی نەکردە. ئەمە بەرنامە بەخشین هاتی یارمەتیمان کردووە. تقریباً 5 مانگ 6 مانگە من معاش وەرەگرم لێرەیە. سرایشم گرتەوە کە ئەو خەڵگە ئێستا سەرەکەم هاتووە لەو بەرنامە بەخشیندا نەبوو چا مردن لە برسێ. خوا خێر بنووسە هەرکی دەستی بۆ ئەو مناڵە کردووە. 1000 جار دڵمان خۆش بێ. یەکەم جارە 100,000 وەرەگرن، 50,000 ئەدەم بوو خەسخانە و تەحالیل و شتە، 50,000 ئەدەم بوو خواردنە، 71 جار 25,000 ئەدەم بوو سەوزە و بایعەکە خواردنەکە.
و 25 هزارەکەم بە هەفتەی ترە. بەخشین بەناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشی کەناڵەکەتان لێ یەکەم زۆر زۆر گرنگخۆشەکەم ئەمە عاشەوەرەگرین و دەستخۆشتان لێکەن. ئێمە هەموو مانگێک موچە وەرەگرین زۆر دڵم پێی خۆش و هەموو کاتێدین بەشت و زۆر دڵم پێی خۆشە بێت دەستخۆشتان لێکەم. دەستخۆشتان یەکەم کە دڵی ئێمە خۆشەکەم زۆر زۆرمان پێ خۆشەوە کاتانی کەمە ئاژۆر موچە وەرەگرین. بسم الله الرحمن الرحيم سلاسة دعوة كرم الأخوة فرودقار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێت. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین بەشێکی گرنگ و بەرچاومان هەیە کە بەشی بێ باوکانە و زیاتر لە 650 منداڵ لای ئێمە موچەی مانگانەی جێگیری هەیە کە هەموو کاتێک و هەموو مانگ لە کاتی خۆیان لە هەر بارێکی ئاسایی و لە هەر بارێکی نەئاساییە موچەکەیان جێگیرە و ئەیان دەینێ. خۆتان ئاگادارن ئەم ماوەیە کە ماوەی ڤایرۆسی کۆرۆنا بوو ئێمە مانگی پێشوو ماڵ بە ماڵ و شار بە شار و دێ بە دێ ئەو موچەیەمان گێڕا و بردمانتە بەردەم دەرگاکەی تەستیممان کردووە. ئەوە ئەم مانگەش بە خۆشحاڵیەوە کە مانگی چوارە ئەمڕۆ موچەی مانگی چواریان وەرەگرن و نەمانێشەوە موچەکەیان دوا بکەوێت. ئەم سنووقەی ئێمە کە سنووقی بەشی هەتیوانە لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە بە درێژایی ساڵ لە ڕێی خێرخوازانەوە کە پارە ئەهێنن بۆ سنووقی منداڵانی بێ باو و یاخود ئەو سنووقانەی کە لە نەخۆشخانە و مارکێتەکان دامان ناوە پارەی تێچێ ئێمە ساڵانە ئەو پارەیە کۆ ئەەکەینەوە لە ئاخری ساڵدا دووبارە تەقسیمی 12 مانگەکە یەکەینەوە چەند دەربچێ ئەوەندە منداڵ ئیزافەکەین و زیاکەین بۆی کە بتوانین لە ساڵێکە کەفالەتیان بکەین و موچیان پێبین. بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ خێرخوازان و لەگەڵ خێرەوەمەندانە ئەوەمان وتووە کە ئینشاءالله بتوان زیاتر و زۆرتر دەستگیرۆی ئەو منداڵە هەتیوانە بکەن. ئەگەر بە 5,000 دیناریش بێ ئێمە سنووقەکەمان حسابەکەمان حسابێکی جایە بۆ منداڵی هەتیوان پارەکانیان کۆ ئەەکەینەوە ساڵانە لە ئاخری ساڵە دووبارە دابەشەکەینەوە بەسەر عادەتێکا کە ئەو ساڵە ئەتوانین کەفالەتی ئەوەندە مناڵ بکەین. بۆیە داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکی لەم مانگەیان قبوڵ کردوێ و خێر و حەسەنات و چاکە و هەموو شتێکی چاکی لە ئیمانداران قبوڵ کردوێ بە تایبەتی دەستگیرۆی کردو یارمەتیدانی منداڵانی بێباوک کە وەک عەرزم کردن ئێمە زیاد لە 650 منداڵ لە دەستگای خێرخوازی بەخشین موچەی جێگیری مانگانەی خۆی وەرەگرێ. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەتوانیمان موچەی مانگی چوار دابشکەین بەسەر ئەو منداڵە بێباوکانەدا. ئێرە دەستگای خێرخوازی بەخشینە. لەم دەستگایەدا ئێوەی خێرخواز و بەخشندا چەندین پرۆژە جێبەجێ دەکەن لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. یەکێکیش لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین بریتیە لە بەشی بێباوکان. لە بەشی بێباوکان هەموو مانگێک موچەی 656 منداڵی بێباوک دابەش دەکرێت بە بڕی زیاتر لە 77 میلیۆن دینار. کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن بەم شێوازە دەستگایەکی خێرخوازی لە هەرێمی کوردستان مانگانە موچە لە کاتی خۆی دابەش دەکات و ئەگەر قەیرانێک یاخود نەخۆشێک لە ئارادا بێت ئەوە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی کارمەندەکانی و خۆبەخشەکانیەوە ماڵ بە ماڵ دەگەڕێ و موچەکانیان بۆ دەباتە ماڵەوە. واتە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندە ئەبەخشن هەرچەندێک بێ و چۆن بێ بەم شێوازە کۆ ئەبێتەوە و منداڵانی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەبن. بۆیە داوامان لە ئێوەی خێرخواز و بەخشندە ئەوەیە زیاتر هاوکاری بەشی بێباوکان بکەن بۆی زیاتر موچە دابین بکەین و زیاتر فرمێسکی منداڵان بسڕین و بێنازەکانیان کەم بکەینەوە. تا پرۆژەیەکتر و تا بەرنامێکی پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ.